خۆشحاڵم ئەو هەمووە دەنگ خۆشە لە وڵاتەکەمان هەیە ئەمە پێمان نەزانێ بەرنامە چیوە وای کرد ئەو دەنگ خۆشانە هەم بەدیارکەون. گروپێکی زۆر باشن گوێم لە دەنگتان بۆ بەڕاستی جێی دەستخۆشیە هەموو زۆر باشن زۆر سەختترە بێ لەم مەرحەلەیە چکم لە ناو 90 کەس تەسفیە لە هەر گروپە یەک نەفەر دەرەچێ. ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویست ئەمڕۆ یەکەم ڕۆژی پرۆڤەیە لە قۆناغی دووەم بەهرەمەندەکان لێرن لەگەڵ مامۆستا بەیار کە مامۆستایەکی زۆر لێ هاتوو مامۆستایەکی زۆر ناسراوە و زۆر باشە پێکەوە پرۆڤە ئەکەن لەگەڵم بمێنەوە لە باکستیج با پێکەوە ببینین بزانین ئەم بەشداروانە ئەمڕۆ چی ئەکەن لێرە. کرا زەردم لێ ئاڵاوە کرا زەردم لێ ئاڵاوە کرا زەردم بۆ بکەن بابووک بیبەن بۆ باخی شەقڵاوە لێ وایەی ئاخ دگۆ جیای بلندن بیدار نابن ئاخ ناو دگۆ قیزافێ زەمانێ بێدۆست و بێر نابن لێ منایە مگوای وڵات وڵاتە دەگەرم تەنابینم ئەس دوکان تە دەگەرم تەنا. سەرەتا پیرۆز بایتان لێ دەکەم کە قۆناغی یەکەمتان بەسەرکەوتووی بڕی هاتنە قۆناغێکی نوێی ئەو پرۆگرامە کە هیچ قۆناغی دووەمە. قۆناغی دووەم تەسەوڕ دەکەم زەحمەتی زیاتری تێدایە لە قۆناغی یەکەم وەلو قۆناغی یەکەمیش لە کۆی 950 کەس کە ئێوە هاتینە ئێرە بە عەدەدێکی وەکو نمونە عەدەدێکی کەمتر زۆر لەو عەدەدەی ئەوە هەر لە خۆیەوە زەنگەکی سەرکەوتنە لە بۆ هەموو لایەکتە. بەس قۆناغی ئەو جارەوە بزانم تۆزە زەحمەترە لەبەرەوەی هەموو باشەکان هەڵبژاردراینە منافسەکە گەورەترە لە بینتان. بەس پێم خۆشە شتێک بدرچێنم ئێوە هەموو وەکو خوشک و برایەکەن وەکو تیمێکن وەکو عائیلەکەن پێم خۆشە بەدڵەکی گەورە وەری بگرن چکە بەخۆشی ڕستکی پێشبڕچێ وایە هەر یەک کەس یەکەم دەبی ئەنی ناکرێت ئەوەی کە یەکەمیش دەبی مانای ئەوە نیە ئەوەی لە هەمووان باشترە. زۆر جار بینیتمان لە پرۆگرامەکانی کە پێشتریش کە کرایە ئەوەی کە یەکەم بووە لە کاری هونەری تاوەک بە دوورکەتەوە یان کارێکی هونەری کردی و جیابیتەوە بەڵام ئەوانەی دی کە بە خەون و مهم ئەوەیان گۆ بە خەونێکی گەورە هاتینە و چەند بەردەوام دەبن ئەوە گرنگە. ئێستا پێم باشە تێستێک بکەین لەو گۆرانەی کە پێشتر لە گروپ ئاماژەمان پێدا بوو بەڵام وەکو تۆن تەحدیدکردن تۆنمان تەحدید نەکردو ئێستا بزانین تێستێک دەکەین بزانین هەتا چەند ئەو تۆنانە وەردەگیرێت. هەمی کاڵان تو خەون بووی هەمی کاڵان تل من بەردارون کێ چاوان تل من بەردارون کێ چاوان کەلەگیری کەتن ئاوای نەتگوی بیکنە ئەزاوای کەلەگیری کەتن ئاوای
روتینێکی واوە بێن ئێوە هەموو مەرحەلێکی باش ناڕیوە دەتوانن بەردەوام بن کاری هونەری بێن سالاوانی من خۆم پێویستە بم پاوەرێکی باش لە دەنگی تۆ دەبێت مثلەن نەرویکی جوان لەوەم بینی لەوە ئەحساسم بینی تێگەی لەوە دیسان نەرمی بینی لەوەش پاوەرێکی باش لەوەش تۆزێکی جوان بێت هەر یەکی مواصفاتێکی باشتان تێدایە داوە گرنگە بۆ مەرحەلەی دوای ئەوە ئێوە نبێتە ئەوەی کە لە 950 کەس زائدەن 100 کەسی خارجی وڵام کە بەشداریان کردووە ئێوە نخبەیەکی زۆر باشن دەتوانن بەردەوام بن کار بکەن کاری هونەری بکەن هەر کەسێکیش لە ئێوە سەرکەوت بۆ قۆناغیسێ خۆتان دەستخۆشی لێ بکەن نابێت کەس عاجز نەبن وەنیا ئەسڵان مەبلەکی گەورە وەریگرن مامۆستایەکی زۆر باشتان هەیە بەڕاستی یەکێکە لە مامۆستا باشەکانی کوردستان لەوەی کە خبرەیەکی زۆر باشی هەیە شانستان هەیە ئەوتان گەنگی کێف خۆشەوە مۆستە زۆر بەڕێزە زۆر بەتوانایە خبرەیەکی زۆر باشی هەیە دەستخۆش بن بۆی بەڕاستی مامۆستایەکی زۆر بەتوانە بە ئێوە کردووە زۆر سپاس زۆر شارەزایانەی هەیە زۆر باش گۆرانێکی بۆ اختیار کردوون ئاسان نییە تەنسیقێک لە بینی گروپێک ئاوا بتوانین بێت بە باشی باڵەسا شتێکی تریشەیە لەوە لە ڕۆژی بەرنامەکەی هیوادارم ترس لە دڵتان نەبێت یعنی نەشێوێن لە کاتی هەمووتان بێکەوە وەسەری سەر ستێج گۆرانێ لەم ترسێک نەبێت بەسنگێکی فراوان بەبێ ترسەوە بە حەزێکی زۆرەوە بتوانن گۆرانی بڵێن مامۆستا ئەبینم دڵە خۆشە پۆزیتیڤی هەرچەندە تۆ دایمە پۆزیتیڤ ئەکید بن هەمیشە سروشتی من پۆزیتیڤە ئێمە بەرنمێکی زۆر باشمان کردووە کوردستان ستار ئەمڕۆ لە هەموو ماڵەکانی ناو کوردستان هەیە لە دەرەوە لە ئەوروپا هەموو خەڵک بە خۆشی و سیرەکە خۆش حاڵین کە توانینمان لە ڕێی شاشەی کوردستان تیڤیەوە پرۆگرامێکی زۆر باش بکەین کە تەواوی جمهور بینەری ئەو بەرنمەیە بێ لەگەڵ بوونی ڕەخنەکان و دەستخۆشیەکان ئێمە سنگێکی باشمان دروست کردووە توانیمان لە حدودی 950 کەس بگەینە 90 کەس کە ئەمڕۆ ئامادەکاری بۆ هەنگاوی و قۆناغی دۆم دەکەین ئەمڕۆژ هاتوین سەردانی بڵێن ئەو گەنجانەکەین گروپەکان کە دروست کراوە کە بتوانین بزانین مامۆستاکانیان چیان بۆ کردوون تا ئێمەشگوێ بیست بین نیابەتەن عن مامۆستا عەبدولقەهار و کاک میکائیل و دکتۆرە بەلقیز ئەمڕۆ من و کاک میرا هاتووین کە گوێیان لێ بگرین و سەرنجەکانی خۆمان لەگەڵیان باس بکەین بە هاوکاری مامۆستا بەیار کە بەڕاستی جوهدێکی زۆر زۆر باشی کردووە مامۆستا باسی ڕەخنە و باسی سۆشەڵ میدیا و کرد ڕاچیە بۆ ڕەخنانەی کە هەیە ئاسایی دەبینم هەموو پرۆگرامێکی باش بەتایبەت کە وجودی من لەنا پرۆگرامێک بێت ئەو مامۆستا بەڕێزانەی تریش ڕەخنە ئاراسە دەکرێت ڕەخنە لە باشی دەگیرێ قەت ڕەخنە لە بەرنامەی خراپ ناگیرێ چونکم ڕەخنەکان ئیرەیە ڕەخنەی بنیادە نییە کاتێک کە ڕەخنەی بنیادەت بنێ ئاراسە دەکرێم و باشێر پێ دەڵێن ئەوە بۆوە لە هەموو بەرنمەیەک لە دنیا سیاسەتی خۆی هەیە و بەرنمەیە کە ئەمە مافی لیجنەکەیە مافی ڕاوێژکارانە بڕیارمان لەسەری داوە کە ئێمە چۆن ئەو بەرنمەیە دەکەین و چۆن خەریکی دەبین سیاسەتی ئێمە لە پرۆگرامێکدا دەنگێکی تایبەت چەند دەنگێک وەرەگرین لەوە ناین دەکەس وەرگین لە یەک دەنگ دەبینی ئەو کاردانە لە ڕووی یەک دوو دەنگ بوو قسەیان کرد ئەمەش تەبیعیە لە وڵاتە عەرەبیەکان بە چەندین با جار دەنگی زۆر باش سەرکەوتوو نابێت لە بەرەوەی سیاسەتی بەرنمەکە لە پێویستمان بۆ دەنگەنی لەوەندە زۆر بێت ئەوە زۆرتریش ئێرەیە غیرە هەیە بەرامبەر پرۆگرامەکە سەرکەوتوو بوو خۆشبەختانە لە یەکەمین حەڵقە هەموو ماڵێکی کوردستان ستار بوو ئەوە گەورەترین سەرکەوتنە بە ڕەخنەکانم دڵخۆشە بوو ئەو چەند کەسێک هەبوو کە بە پێی خەڵک دەنگیان خۆش بوو بەڵام سەرکەوتوو نەبوون ئێوە نەتان بردنا یا بەڵێتانیانێ بە قۆناغی دووەم بۆ لەسەر یەک کەس زیاتر کرا ئەو بەڕێزە ناوی بیر نییە دەنگی خۆشە من هەمیشە لە ناو بەرنامەکە دەڵێم شەر نییە ئەوەی کە سەرکەوتو نابێ دەنگ ناخۆشە نا لەو جۆرە دەنگە زۆرمان وەرگرتووە دوایە من بۆ دەنگێک دەگەڕێم تازە بێت لە هیچ کەس نەچێ دەنگێکی تەقلیدم ناوێ لەبەرەوە من و برادرانی لجنە متفقین لەسەر ئەوەی کە ئێمە دەنگێکی نوێمان دەوێ لە هیچ کەس نەچێ کە دەبێتە ستارێک لە ئایندەدا دەنگێکی نوێی تازە بێ خزمەت بە هونەری کوردستان بکە دەست خۆش بێ سەرکەوتوو بی هیوادارم ببین لە هەموو بەرنامە بیشێت من ئەمێ دەستخۆشی لە زیرەکی و وریایی جەنابەت کەم بەڕاستی جێی شانازیە بۆ ئێمە کە لە کوردستان ستار جەنابەت بەشداری یەکێکی لە باشترین پێشکەشکارەکانی کوردستان شانازیت پێوە دەکەیت زۆر سپاس مامۆستا هەمیشە زانی چۆن کەسێک ئەحراجکەی مەمنون زۆر بێ ئەحراجی و هیچ نیە ئەوەی وتومە ڕاستیە تەنها سپاس
متخم دریای کاکری متخم دریای کاکری آباویش رون بکسره آباویش رون بکسره آباویش رون بکسره ریا یارم یاد ری ریا زریای من یاد ری بس من هر اول بری تۆ چوویتە ماڵەوە دوای پرۆگرام کە وەرگیرایت ماڵەوە کاردانەوەیان چۆم خودێ gelekî kêf xweş bûn eger dîtin eger mesela wek bavê min wek diya min xuşkû birayê min û hemû hevalên min wek dîtin ez derbasî vê qonaqê bûm gelekî kêf xweş bûn ke ez weke xelkê Efrînê ez hatim Kurdistanê Kurdistana rengîn min tiştekî yani ez gelekî kêf xweş bûm bi min tiştekî cê serbilindiyê کێ زۆر پێی خۆش بوو لە ماڵەوە bi xudê gelek bavê min gelekî ziyatir bavê min ڕکابەری گەلێک بەهێزتر بووە ناوبینی بەشداربوواندا چویە قۆناغێکی دی یعنی ئەو جارە جیاوازترە لەگەڵ چەند کەسێکی تر لەسەر ستەیج گۆرانی دەڵێ چۆن خۆت ئامادە کردووە والله من خۆ باش ئامادە کردی هەستت منژی باشە یعنی ئەو تشتێک وەک ئەزمونێکەش بوو من بەزانێ یعنی ئەو من بەس تشتێ ئەس دخوازم وێ گولایە یعنی ئەو گولا تێخم ناو ستێژ خوددایم ئەو منە و سەرکەفتنش بۆ هەموویە دخوازم ئەمڕۆ چۆت خۆت ئامادە کردەوە بۆ پرۆڤەکان والله الحمدلله زۆر بەباشی و زۆر بەباش الحمدلله شکر دەمەوێت پرسیارێک لێ بکەم ئەو شۆی بەرنامەی قۆناغی یەکەمت پەخش بوو هاوڕێ و ڕەفیق و دۆست و برادەر و خزم و ئەو ئەنا چیان پێدەوتی چیان بۆ ئەناردی والله بەعام دەستخۆشیان لێ دەکردم بەڕاستی ینی پێیان سیر بوو چکە هیچ باسم نەکرد بوو لەلای هیچ کەسێک يعني حتى لما لي خوم نشم قد بود اسمع وشيني اذا هر شيء جديد يعني شوك ده ببراس ده يقول كخالد اتومان بيني ولا شاشه ولو شاشه زوانه يعني بيان سير ببراس زور باشا يكم كاس تشي تليفوني بو كردي نامي بو ناردي وتي توم بيني ولا سر شاشه صلاة ورزم هي بو هنرمندي جنس هنرمند هي من كمال براسي تليفوني بو كردم دس خوشي لي دكم اش دس خوشي له من كردو زور برادراني ديش زور باشا صلاة ورزم انا بقول كومنتي خلق للسوشيال ميديا بو توتسيبو تيام بو انوسي بقرآن زور شتي عند انوسي يعني لصفحي خوم خاص يعني شتي باش عند انوسي بلا ما شدي زوري عند انوسي يعني زور باشا باش وخراب بكيشي تون باسي بروجرامك عندك والله باش الحمد لله پێم بڵێ چۆن خۆت ئامادە کرد بۆ قۆناغی دووەم لەگەڵ مامۆستا بەیار چۆن پەیوەندیتان دەکرد ڕۆژانە پەیوەندێکی زۆر باشمان لە نێواندا هەبوو زۆر سپاس کاک بەیاریش دەکەم زۆر پێماندی بوو بەڕاستی ئەو مانگێکە یعنی تقریبان یەک ساعتیش دەخەت نەچوە بەرام هەمیشە لەگەڵمان بووە وەکو دەبین دەنجی بەشداروەکان خۆش دێت لە ژوورەوە پرۆڤە دەکەن لەگەڵ مامۆستا بەیار ئەمڕۆ چەند ڕۆژێکی کەم ماوە بۆ ڕیکۆردکردنی قۆناغی دووەم کاتێک تۆ لە قۆناغی یەکەم لەسەر شاشە دەرکەوتی کۆمنتی هاوڕێ و خزمەکانت چی بوو؟ ڕاستی کۆمنتی زۆر جوانم بۆ سپاسی هەر هەموویان دەکەم کۆمنتێکی زۆر باششم بۆات بوو لەوانەیە 1000 کۆمنت بات بێ هەمووانم خوێندوتەوە بۆ سپاسی هەر هەمووانیشم کردووە لە هەر گروپێک یەک کەس دەرەچێ یەک کەس بەسەرکەوێ بۆ قۆناغی داهاتوو تا چەند باوەڕت بە خۆتە کە ئەو کەسە تۆبی والله 185 بۆ 85 بۆ سەنیە ها والله یەکەمەوە قەمی پێش مامۆستانە قەمی 4 مامۆستا بەدڵیان بی مامۆستایەک بەدڵ نەبی ئەو پازدەکەی مامۆستاکەیە ئەی بەدڵ نییە ها ئەوە بەڕای تۆ کیە کە بەدڵی نییە والله جا نەزانمەشت چەند بەڵەت وەرگر لە قۆناغیەکەم 4 بەڵێ ئەها کاتە بۆیە ئەڵێ 85 ئەدی یەکەم کەس تۆ بەکێت وت کە چیتە یا کە دەرچووی بۆ قۆناغی دووەم یەکەم کەس بەکێت وت والله دایکەمە بەڵێ تۆ شڵی خۆشەویستم نییە ناوەڵا نازانم بەجددی واڵەن هەمووتان یا ڕووتان نایە یا چی والله چ برێ ئێستا ئەگەر هەو بێ و بڵێ نییە سینگڵم ئای شەر چاوەڕێتە کاکاڕۆیتەوە والله والله خدا زارید یەکەم کەس بەکێت وت کە چیتە قۆناغی والله یەکەم کەس بە خوشکی خۆم گوت یەکەم کەس تەلیفۆنیش لۆم کرد کۆمنتی لۆم کرد دایچیم و تەلیفۆنی لۆم نی کرد
گوتی کوڕی من ئەوە چەند جوان بووی ئەمش لە مارێ نەبووم لە دەرەوە دەنوم لە بە هەندێ یەکەم کۆمنت داکەمێن کرد و یەکەم کەس پێت زانی بوو من دەچمە ئەو پرۆگرامی کوردستان ستار خوشکی من ئەی خۆشەویستەکە و کەی پێوت آخر کەس خۆشەویستم دێ خۆشەوی ئێستامیشەڵە خۆشەویستم نییە هەبوو بەس ئێستا نمایە ئێستا سینگڵین نائیتر هەمووی جیابۆتەوە ناتەواو ئێستا سینگڵین تاکەی تەواو ئێستا ئەم قۆناغە دەرچیت دوای ئەم قۆناغەش ئەبێ بە کەسێکی ناسرا و ئیتر سینگڵ نامێنی واللهی نازانم ئەوجاوە لەسەر ژیان دەبینی قسمەتە پێشوەی دەست پێ بکەیتەوە مامۆستا با من قەوسێک وەرگرم لە تۆ چۆنی زۆر سپاس مەمنون بەخێر بێی تۆش مەمنونم زۆر پێم خۆشەکە لەگەڵ خۆمانە ئەتبینم لە پرۆگرامی کوردستان زۆر سپاس منیش خۆشحاڵم زۆر لەگەڵ ئەو ستافە بەڕێزە لەگەڵ ئێوە و لەگەڵ سەرجەم کارمەندەکانی کە لە پشتی ئەو تیمە گەورنە خۆم بە خۆشحاڵ دەزانم یەکێکم لەو تیمە مامۆستا پرسیارێکی زۆر قورسی لێ یەکەم ئەو دەنگەی کە تا ئێستا بەدڵ بوو بێ زۆر کێ بووە ناتانم ناوکە بینم بۆ ناتوانانی بینی خۆمانە بێ کەس نایبینێ ئەوە هەموو دنیا دەیبینی بزانم هەمویان مادەم ئەو مەرحەلەیان تێپەڕ کردیە دڵنیام هەمویان زۆر باشن و ئێستا فترەکە لەگەڵ یانم ئەمن بەخۆشم بەڕاستی ئەرچی لیژنە زۆر بە قڕز دەبینم کە بروی دەنگ خۆشی زۆر باشی تێدایە ئەرکەکەیان لە مەرحەلەی یەکەم زۆر قڕسترە بەڵام خۆشحاڵم ئەو هەمووە دەنگ خۆشە لە وڵاتەکەمان هەیە ئەمە پێمان نەزانێ بەرنامە چیوە وای کرد ئەو دەنگ خۆشانە هەم بەدیارکەون ئەمن وەکو هەموو جار باسم کردی ئەو دەنگانە وەکو باخەک دەبینی کۆمەڵک گوڵی تێدایە بەڵام ئەو گوڵانە هەریەکە و ڕەنگەکە و هەریەکە و بۆنەکە ناتانی بڵێ ئەو گوڵە لە هەمیان جوانتریان لە هەمیان بۆن خۆشترە دەنگەکانش هەمووانە لەلای من ئێستا ئەگەریکێک دەنگی خۆش نەبێ وەکو من ئەتوانی دەنگم خۆشکەی بەخۆی دەنگ بەهرەی ینی خوایە دەبی ئەو بەهرێت تێدا هەبی دەتانی دوایە پەرەی پێ بدەیت بەڵام ناتانی لێت سفرەوە شتێک دروست بکەی ئەوە تۆزێک زەحمەتایانی هەواڵێکی زۆر ناخۆش بوو بە زۆر سپاس بۆ ڕاستگۆیەکە زۆر سپاس مەمنونم زۆر هیوادارم بتبینمەوە و ڕاستی شەکەی من بەجددی خۆم خۆشحاڵە زانم کە لە جێی لیژنە نیم بەجددی بڕیارەکان زۆر قورسە بێت زۆر من خەم دەریایەکە هەستە چۆن بوو کە گەیشتە قۆناغی دووەم وەڵا هەستەکە خۆش بوو چۆن بڕاستی زۆر زەحمەت قۆناغەیەکی یعنی ئەسترس ئەو هەم زۆر بوو یەکیش ئەس چۆن دەرێ بووم کەسێ دەچوو ژۆر دەهاتە دەرێ دەگۆ وەڵا زەحمەتە کەس دەرناچیت ئەوە ئەسترس هەموو زۆرتر کردم بێ حەز ئەسترس زۆرتر بوو چۆمە ژۆرێ یعنی ئەگە 10 سانی دم زۆرتر گۆرانی گوتەبار باز خەفە دەبم دەمتر عرب خۆدێ هەر بزۆر ڕاوەستەم گۆرانی خۆم دەگوت ئەز این چۆنە نزیکەی 800 کەس بەشداریان کرده بوو ئەگەر 100 کەسیش دەرچن 150 کەسیش دەرچێ ئەوە هێشتا 800 کەس هەیە کە دەرنەچووە ئەوانی کاڵێن دەرنەچوون زۆرترە بێگومان ئارەوە زۆر بووم دەبژم ئەمن لێ ڕاستە بووم یعنی کەسێک داهات ئەوە تەرسە زۆرتر کردبوون یعنی کەسێک داهات دەگۆ وڵاز دەر زۆر خۆش دەگوتم چوونە ژۆر دەهاتن دەگۆ وڵا دەرنەچوو نەچوو ژۆرە نەچوو ژۆر دەرنەچوو وڵا نەچ ئەوە سرسەمە ئەو هەندە زۆرکردن چۆمە ژۆرە هەر ڕاست دەلەرزیم گۆرانی خۆم تەوکە وڵا کێم ینی خۆدا نێمتە سەری کۆفرە زۆر زەحمەت لەوانەیە کەسێکی لێ بوو بێ ئەوە پێیان تۆ مەچۆ دەرنەچی مەچۆ دەرناچی یەکسەر ڕۆشت بێتەوە ماڵەوە ئارە لە زۆر بە هەر کەسی دەهات ئەوها دەگوتن ئەگەر دەرنەچوویتایە تۆش ئەبووی بەیەکێ لەوانەیە کە لە سۆشڵ میدیا شت لەسەر بەرنامەکە بنووسی ناوەڵا ئەستەن چۆنا بەرنامەکە زۆر گەورەیە بەرنامەکە زۆر یعنی بەرنامە هەندی پرۆگرام گەورەتر بی هەن قەسەدان زۆرتر لێترەکە یعنی نامە کوردانە دی هەموو گەورەترن کێ دێهێت لەژنە ئێستا کێ کێمە هەروە لەژنە هەموو هەم بازمون و دیڤینە گەورەتر نابێت هەستی چۆنە
بەجددی ئەستیشوان وەڵا هەستێکی خۆشمێ بەڵام ترسیشم هەیە ترس لە چی هەیە لەبەر ئەوە خەونی منە بۆیە تۆزێکەها ترسم هەیە ئیتر حەقت نییە سترێسێکی زۆر سترێسێکم هەیە تاوان ئۆکەی کە ڕۆشتیتە ماڵەوە چی بوو ماڵەوە کاردانەوەیان چی بوو هاوڕەکانە کاردانەوەیان وەڵی ماڵەوە زۆر پێیان خۆش بوو بە تایبەتی خوشکەکەم ڕۆشتمە ماڵەوە باشی پیاکردم پیرزبای لێکردم ئیتر زۆر دڵخۆش بوون هەمویان دیگەل من بە دیگەل من بە دیگەل من بە یارا من بە تشرینا ماڵا من بە دیگەل من بە و دلێ من بە تێرنابم چەندتە ببینم شەو و ڕۆژال دەفتە بڕینم نەشم چاواتی بگینم نەچارکرم تەبحەبینم ئەو دەنگە جوانە چی بوو ئەو گۆرانی خۆشە چی وڵای پڕ بەهەز بووە گۆرانی بۆ کێڵێ وڵای هەر بۆیوە بۆ ئێمە نییە بۆ کەسێکی تایبەتە دیە بۆ کەسێکی تایبەت ناڵش کەسی تایبەت نییە زۆری لێ نەکەم دەباش بۆم باسکە کە ڕۆشتیتەوە ماڵەوە چۆن پێشوازیان لێکردی کێ زۆری پێخۆش بوو کە دەرچووی وڵی براکانم ئەنی براکان هەر ماڵەوە عام پێیان خۆش بوو بۆم باسکە کە چویتەوە ماڵەوە دوای ئەوەی کە دەرچووی چویتە قۆناغی دووەم کە چویتە ماڵەوە چی خودت هەستێکی خۆش ئەس چۆمە ماڵێ چکۆ هەم بابێ من هەم دایکە من هەم کەسێ من هەمە هونەرینە ئەنی من متمانەکی زۆر بخۆ هەبوو شکر بۆ خوددا ئەس دەرچۆمیش ئەلحەمدولیلا ئەلحەمدولیلا یەکەم کەس بە کێ دوێت کە دەرچووی یەکەم کەس من گوتە بابێ خۆ خۆبابە لێ نەسێنێ بۆتی بهێڵێ زۆر پشتە گیریامت کرد لێرەوەش ئەس ڕێز و سڵاو بۆ تنێرمە چاوی بابە خۆ ماسیت کەم هەتا مای مەس قەردەرێمە هەبوونی باوک لە ژیانە شتێکی ینی هەبوونی دایک چەند تایبەتە باوکی شوایە هیچ کەسێک ناتوانێت جێ بگرێتەوە ژیلا خان تشتێکی هەیلێرەنەوەکە دایک جێ خۆی هەی تایبەت بابیش جێ خۆی هەی بەس ئەما لەوش شۆڵانە لەول کارت هونەریە زیاتر باب دێشێت یارمەتیە کوڕە خۆ بدات یان یارمەتە کچا خۆ بدات ئیدی هەر کەسێک هونەری بیتن زیاتر نۆکە بابێ من زۆر پشوێ گیریا منە ئەنی زێدەتر بابێ من دایکا منیش بە زێدەتر بابێ من پێم خۆشە سەرکەوتوبی هیوادارم هەموو دایک و باوکێک ئاوا سەپۆرتی مناڵەکانیان ئینشاءالله کە ڕخنەی زۆر ڕووخێنەر لەسەر بەرنامەکە ئەڵێن تۆ ڕای خۆت چیە لەسەر ئەو ڕخنانە لەسەر بەرنامە بەڕای من ئەگەر ئینسان گوێ بە ڕخنەی خەڵک بدا گوێ بە قسەی خەڵک بدا هەمیشە لە خوارەوە ئەمێنێتەوە خۆم زۆر جار بەسەرم هاتووە بەڕاستی ویستمە کارێک بکەم کەسانێک قسەیان کردووە خەڵکانێک قسەیان کردووە من لەوانەیە تا ڕادەیەک ورەم ڕووخابێت بەڵام هەر کارێک بکەی ناڵێم تەنها لە کوردستان و لە سوۆسیال میدیای کوردستان زۆرم بینیوە لە کوردستان بەڕاستی بەڵام هەر بە ئامی جیهان کە زۆر بەی ئەو کەسانەی کە نووسەری گەورن ئەو کەسانەی کە بۆ نمونە باسی پاولۆ کۆیلۆکەین زۆر نووسەر هەنیانی باسی ئەوەیان کردووە کە هەر کارێک دەکەیت خەڵکانێکەن بڕیارد لەسەر دەدەن بۆی ئینسان بەڕای من شتێکی ئاساییە خەڵک قسە ئەکات ناتوانانی دەوی خەڵک بگری بەڵام ئەتوانی قسەکانی ئەوان نەبنە هۆکارێک بۆ ئەوەی هەم لە بەرنامەکە ساربیتەوە هەمیش بەرنامەکەت لە پێشچاو ینی ئەو ئیشەی کە من ئێستا لەو بەرنامەیەم بەڕای من خەڵک هەر شتێک بڵێ بەڵای من بەرنمەیەکی جوانە و لە هەمووشی گرنگتر لە کەناڵێکی جوانە هەر هەستت چۆنە خۆ ئاماداکێ بە قۆناغی دووەم هەستێکی خۆشمە یا ڕاستی خۆم ئامادە کردووە بە بەرنامە ئینشاڵڵا بتوانین شتێکی باش پێشکەش بکەین لێت ناپرسم کە چ گۆرانیەکە ئامادە کردووە ئەوە بۆ خۆت بەڵام ئەو کەسانەی لەگەڵتن هەستەکەی دەنگیان لەگەڵ تۆ گونجێ هەستەکەی کە بڕیاری لیژ نەگونجاو بۆت طبعا ماوانەیە لەگەڵ منی شنگروپەکی هەمووان دەنگیان خۆشە ینی ئاستی ئەوان هەیە لە پێک بە بەس گۆرانی بڵێن منیش هاوڕام ینی لەگەڵ دەنجی خۆ لیژ نەکە هەکار کە ڕۆشتیتەوە لێرە کە تاو بوو ئەو کاتی کە بەشدار بوو بووی کە بەرنامەکە تاو بوو یەکەم کەس بە کێتوت بەکی بە بابم باوک خۆشەویستەکانەوە خۆشەویستە خۆشەویستم نییە نازان بۆ میڵە خۆشەویست نییە ڕاست هەموو خۆشەویستیە لەکوێ لە کوردستان کە کەس خۆشەویستی نییە بێ زەحمەت چی بڵێ
من خۆم نیتەوە جاوانەکەنیش نازانم. قۆناغی دوم بۆ ئێمەی لێژنە لەگەڵ مامۆسایان بەڕاستی زەحمەتە بێت زۆر لەبەرەوەی ماشەڵڵا هەمویان دەنگیان لە یەکتر باشترە. ئێستا من ئەم ساوە تقریبان چەندێکە چەند دوو گروپم بینید ئەو دوو گروپە زۆر باشە. یعنی حتمما ئێمە ئەبێ لە هەر گروپ و یەکدانە هەڵەبژێرین بەڵام گرنگ ئەوەیە لەو ڕۆژە بتوانن باش خۆیان ئامادە بکەن. شەرتنی ئەمڕۆ من لێرە احتیمالە دەنگێکم پێخۆش بێ بەڵام ئەو ڕۆژە گرنگ ئەو ڕۆژەیە کە بتوانێت باش بێت کە قەنەعات بە ئێمە بێنێ. بەڵام خۆشبەختانە ئەوەی کە من ئەیبینم هەر هەمووی زۆر باشە. قورسە بێ بۆ ئێمە کە بتوانین لەو هەموو دەنگە خۆشانە ئێمە بتوانین دانێک هەڵبژێرین. بەڵام بۆ خۆیە من لە ئێستاوە بیر لەوە ئەکەمەوە ئەو ڕۆژە بۆ من زۆر زەحمەتە بێ. نازانم چی بکەم هەمووی دەنگ خۆشە هەمووی زۆر باشە هەمووی مستەوایەکی زۆر باشی هەیە. بەڵام لێرەدا من ئەویان پێ بڵم کە ئەبێت نابێ بێئومێد بن کوردستان سار بەردەوامە ئەتوانن ئەگەر لەم خۆناغەش دەرنەچن لە مەراحیلی داهاتوو بۆ بەرنامەی داهاتوو ئەتوانن بەشداری بکەن و جارێکی تر باشتر بن ینی هەندێک لە حەزم هەبوو لە ڕۆی ئێستقراری تۆنەکانتانەوە مثالەن ئەبینی تۆ خۆش وتت بەس ئێستقرارەکانت باش نەبوو لە ڕووی فۆنۆتیکەوە تۆ فۆنۆتیکت باشترکە تۆ دووەم لە ڕووی تۆنەوە هەوڵ بە یەک تۆ سابتر بە ئەویش یەک تۆس نازانم شەرمت کرد ترست هەبوو نازانم یەک تۆس یا هیلاکی ماندووی نازانم خۆش وتت بەڵام پاوەری زیاتر ئەویست تۆش پاوەرەکەت ماشەڵڵا زۆر باش بوو دەست خۆش هەمووتان دەستان خۆش بێت مانایە کە ئەوە مود ملاحەزەکان باشتری بکەن سەرکەوتوو بن هێوادارم هەر کەسێکتان دەرچوو بۆ قۆناغی سێیەم ئێوە یەکەم کەس بن دەستخۆشی لێ بکەن وعدەدەن کەس عاجز نابێ هەموو بوونە هاوڕێ ها ئەی تو بۆ وابێ دەنگی ها ئێستا گوێ دەگرینیت مامۆستا قسە دەکە کەس نابێ قسەکە لە برادەرەکانت دەرچوو ڕەت چییە بێ زۆر ئاساییە دێت بەیاریکێکم سروشتی ڕکابراەتی وەروێ سروشتی ئەوە هەیە ینی دەبێت تەبیعی وەریگرن لە کۆتا هەردوو کە زەمێنێتەوە بەنامەکە وایە دوو کە دەچێتە فەیناڵ ئێمە هەوڵە دێن تەبعاً بۆ یەکەم گۆرانی دروستەکەین بۆ دووەم گۆرانی دروستەکەین بۆ سێمیش و بۆ چوارەمی ئەگەریش لە ناو هەر هەموو کەسێک کە بێت دەنگی زۆر خۆش بێ ینی ئەو شانسەش هەیە مامۆستا بۆیە بزانن کەسێک لەم مەرحەلەیە چێتە دەرەوە لە گروپەکە دوو کەسی زۆر باشن ئەو کەسە شانس هەیە گۆرانێکی بۆ بکەین ینی گۆرانێک و کلیپێکەواڵین لە ڕێی بڵێن کوردستان تیڤیەوە ئینشاءالله هەمووش موفەقە بن سەرکەوتووە بن دەستخۆشی دووبارە بۆ مامۆستا ئەم شەو دڵم پڕ لا خوێنە زامی کۆنا و بێش بێنە زامی کۆنا و بێش بێنە ئەم شەو دڵم پڕ لا خوێنە ئەم شەو دڵم پڕ لا خوێنە دڵداری بۆ کوڕ
سوزانا يا سوزانا دلاري بوكري يا جان يا سوزانا يا سوزانا لموها تاويران دلاري بو خوان مالا کاتێک لە قۆناغی یەکەم تەواوی گەڕایتەوە ناوچەکەتان چیان پێوتی؟ والله هەموو دەستخۆشیان لێکردم و بە دەردی کابرا دەڵێ پێشم سەربەرز بووم چونکە من بۆ خۆم لە نەعیوەرتێوە هاتووم نەعیوەرتێش ئەمن بۆ خۆم لەوێ بەشدار بووم یەکەم کەس بووم خەڵک زۆر پشگیری کردم و ئەوانەی کە لەوێ بووم زۆر برادەروشتم هەبوو بەڕاستی مەمنونیانم ینی زۆر تەشجیعیان کردم بە دەردی کابرا دەڵێ و زۆریش حانیاندا. یەکەم کەس بەچێ دوت کە لە قۆناغی یەکەم دەرچوو بۆ قۆناغی دووەم؟ والله خێزانم والله زۆر پێ خۆشحاڵ بوو و هەم حتمما دەشی زانی کە دەردەچم ئەوە ڕاستیە کە چووکە زۆر لە ماڵەوە پشگیری دەکردم دەیگو بڕۆ دڵنیام کە دەردەچی. باوەڕی بەدەنگت هەبوو؟ باڵێ لەلای ئەو پرۆڤەکانە دەکرد ئەوی گوێرە دەنگت دەبوو؟ ئەرە وەڵا بەڵام هەندێک جار دەنگ و بڕۆ دەرێ با بە احتیاجی خۆم گۆرانیەکە تەواو بکەم. زۆر باشە. لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕنگدانەوەی خەڵک بۆ تۆ چۆن بوو چۆن پێشوازیانە کرد؟ والله زۆر باش بوو ینی هەندێک پێیج بڵاویان کرد بۆ ئەسڵەن هەر نشم دەناسیم بەڵام دیارە سەوتیمیان ڕاڵێ بوو مەمنونیانە. کۆمنتەکانی خەڵکت دەخوێندەوە؟ هەندێک کۆمنت هاتبوون کۆمنتی باش شات و خراپیشان خۆ دەزانی. ئەکی دێت بەگەشتی لێسەر پرۆگرامەکە خەڵک چیان بە تۆ ئەوت؟ والله زۆر باش. زۆر بەخێر بەی هیوادارم لە قۆناغی دووەمیش دەربچی بۆ قۆناغی سێم و ئەمڕۆ زۆر باش بی لە پرۆڤەکانت. کاتێک دەرچووی لە قۆناغی یەکەم بۆ قۆناغی دووەم یەکەم کەس بەچێ دوت؟ خێزانم. بە خێزانە دوت؟ وابزانم تازە ژنت؟ بەڵێ تازە هاوسەرگیریم کرد. هاوسەرگیریت کرد خۆی بۆ 2-3 مانگی لێداوە. ئەی زۆر باشە. پیرۆز بێ پێڕۆ بن پێکەوە ئینشاڵڵا. کۆمنتی خەڵک لەسەر تۆ چی بوو چیان بە تۆ خزمەکان ناسیەوە برادەرەکان؟ وەڵاهی هەمویان داکوچانی دەرچوون بووی چون کوتیان دەنگت خۆشە سپاسیان دەکەم لێرەوە هەمویان پشتیان گرتم پشتیان بەرنەدام و خەڵکیش کۆمنتەکانیان باش بوون هەم ڕەخنەگری تێدا بوو هەم هەبوو کە دەنگی منی پێخۆش بوو سپاسی هەر هەموو لایەکیان دەکەم. چۆن خۆت ئامادە کردووە؟ وەڵا وەکو هەموو بەشداربوانی ئەمڕۆ خۆمان ئامادە کردو بۆ پرۆڤا بۆ قۆناغی دوم ئینشاڵڵا و هیوادارین پرۆڤەیەکی باش و سەرکەوتن بۆ هەموو بەشدار بووە. وەکە بینی دەنجی جیاجای تێدایە پرۆڤەکان باش دەڕوات و منافەسە بەهێزە تۆ چی ئەڵەیت؟ منافەسە بەهێزە ڕاستە و سەرکەوتن بۆ هەموو ئەوانەی کە شایانی سەرکەوتنن و ناترسی تۆ؟ بێگومان ینی تۆ بەشداری پرۆگرامێک دەکەی کە لە مستەوایکی بەرز و بەشداربووی زۆر چاش تێدایە و هەوڵی خۆشت دەدەی ئەوەی لە توانای بەشدار بۆکەدا بێ هیوادارم سەرکەوتوو بێت. کێوە تۆ خەڵکی ڕۆژهەڵات بووی؟ بەڵێ. کۆمنتی خەڵکی ڕۆژهەڵات بۆ دوو چی بوو کاتێک دەرچوو بۆ قۆناغی دووەم؟ ڕاستیەکەی ئەوانەی زیاتر ئەوانەی بوون کە دەیان ناسم و ناسرا و خزم و دۆست و بنەماڵی خۆم بوون زۆریان پێخۆش بووە پیرۆزبایان لێکردن بە گەرمی سپاسی هەمویانەکەم لە دوورەوە و هیوادارم کە منیش دڵخۆش بم بە سەرکەوتنی ئەوان هەروەک چۆن ئەوان دڵخۆشن بەو سەرکەوتنین سپاسیانە. وەکو دەبینین لە قۆناغی دووەم کێبڕکەکە بەهێزترە تۆ چۆت خۆ ئامادە کردووە؟ بەخواتە عەدەکی باش ئینشاڵڵا زۆر باش. کاتێک دەرچووی لە قۆناغی یەکەم خەڵک چیان پێویستی دۆست و ڕەفیقەکانە چۆن پێشوازیان لێکردیتەوە؟ بەخوای باش بوو زۆر باش بوو. ئارێ وەڵڵا زۆر باش بوو. بەچێ دوود یەکەم کەس کاتێک سەرکەوتی بۆ قۆناغی دووەم؟ کەسەشی نێزیکم لەگەڵ بوو حتمما لە مارێ خێزانداروانە خێزان بە خێزانت بەڵێ. زۆر باشە. بۆ قۆناغی دووەم چۆت خۆت ئامادە کرد بۆ چۆن پرۆڤەکانت دەکرد ڕۆژانە؟ زۆر باش بەردەوام لەگە مامۆستاباری نێوان و پەیوەندیمانەیە زۆر باش. پەیوەندیتان چۆن بوو لەگەڵ ئەو گروپەی کاتێک بۆ ئێوەدانرا بوو پێکەوە گۆرانی بڵێن بۆ قۆناغی دووەم؟ بەخوای زۆر باشە تا عەدەشی باش لەگەڵ هاوڕێیان پەیوەندی تەنسیقمانەیە. عشقت نبینیوە تۆ تەنایی شەوە زەنگت نبینیوە نبینیوە تۆ
صبر و زندگی اندرانت نبینی و هەمووی برایەکانی منن ئەگەر ئەوە دەربشیت ئەمن زۆر کەف خۆش دەبوو یان ئەوە دەربشیت یان ئەوە دەربشێت لە خۆمان یەک گروپین یەک عایلەنە سۆ پێنێشتم زۆر سپاس خۆ حافیز سەرچاوە باشی لە خۆت زۆر سپاس ئامادەی هەرێ وەڵا زۆریش تۆش هەمووی خوشک و بران و تەواو یانی بڕۆم چیت هایکی ڕۆیشتم هەرێ وەڵا بەخێر سەرچاوە سەرکەوتوبی و سبەینە ببینم لە ئینشاءڵڵا سەرچاوە تخوا تۆ قسێکی جیاواز بکە تخوا بڵێ من خۆم هەریەکەم و تەواو خوشک و براتی و شتانە تزانێت چاوەیە ئەوە چ فەرق بەینەوە مەدانینە یعنی ئەم هەمی بۆ نەکست عفو ئەسایە یعنی ئەم خوشک و برا پێکڤەنە ئەس بم ئەو بێت فەرق نینە بۆ من بە باوەڕی تۆ کێ دەرەچێت والله بە باوەڕیە من هەمی دەنگێوان خۆشە ئەو زۆر کێشەیە هەمووتان دەنگتان خۆش جاوژی فەخرەکە بۆ مە ئەڤڕۆ کەمل vێرێنە وەکی دێژی سەرکەفتن ژێڤە بڕیار دەستێ مامۆستایە و ئەم هەڤیا بڕیارەوەنە یعنی ئەس دبم ئەو بێت فەرق نینە بۆ من هیوادارم سبەینە جواب بڵێ ئینشاءڵڵا هەمی دەمەوە بێژم چۆنی تەوە دووبارە باشم باش تۆ هەمیشە ئامادەی بەڵێ ئەزام هەر ئەدبینم پێکەنی ئامادەی سترس نیان باشی ناننا هیچ نییە سترس گۆرانەکەت بەدڵە ئارێ لەگەڵ سەوتی خۆت باشە ئەو بدلێ منە و تەبقەژە یانێ باشە لەگەڵ مامۆسابیاریش هەماهەنگن ڕێکەوتون بە هەمیش مامۆسابیار ئەرەوەڵا زیێڕە هەرێوەڵا زێرە دەستێوانژێ خۆش پێ براستی یعنی ئەز رازیمە کابێژە من هەستێتە چەوە بوون بەرێ ناوێتە بخوێن و ناوی هەڤالێتیان خوێندەوە وڵا هەستێ من باش بوون ینی بەس وەختێ ناوێ هەڤالت من گوتن ینی براستی مخابن من حەز ناکرد ینی geleka biradari min hengî biradari min dengit giya xweş e gî hêcana birastî gî musteheqan bes li ama yani ew qanûna programê wisa ye bes wextê got sûzda yani bû min wek surprise bû min hemîşe serketû bî rêgat kirawe bê vêrê das bi navê xwez gelek destxweşî li mamosta beyar dikin bi rastî gelek me westiya gelek gel me yani mandî bî yani bi sual û bi cewab û bi de به هر تشتکی ده مامۆستا بەیار دگەلمە ڕاستیان gelek سپاسیا سەرکەوتی بۆ قۆناغی داهاتوو ناوەڵا بەڵێ پلانی تۆ چی ئەبێت ئەم جارە جا دەست لە کاری هونەری بەرنادەم زۆر باشە هەمیشە سەرکەوتو بی ڕێگەت کراوە بێ ئینشاءڵڵا کار و بەرهەمەکانت ببینین بزانم هاوڕێکەشت وەکو تۆ ئامادەیە ئەویش کاری هونەری دەکات پلانی چییە؟ من چوومە قۆناغی سێم بەسەرکەوتم بەسەرکەوتم ئەم جارە چۆن خۆت ئامادە دەکەین؟ ئەم جارە بڕێک ینی بەخۆتر خۆم ئامادە دەکەم بڕێک سترس لەسەر مەسرح چابوو
بەس شانسەشی زۆر باش دانە من دەستخۆشی لە مامۆستایەکان دەکەم و دەستخۆشیش لە مامۆستا بەیار دەکەم کە زۆر لەگەرەوە ماندی بوو سڵی بەرنامەکە ئەوە دەبی ئەان 3 نەفەر دەرجی 3 نەفەر بوو ماڵەوە ئەوە پیرۆزبانیان لێ دەکەم و بە هیوای سەرکەوتنی زیاتر سەرکەوتنێ بوو هەواڵی خۆ دەخوازم و سپاس بوو کوردستان ستار دەکەم. بەخێر بێنەوە زۆر سپاس سۆنی کاگوەزیر دەرچوون بەڵام زۆرم پێ ناخۆشە هەمی هاوڕەکانمە ینی بەڕاستی لەمە هاوڕێ نەبووین برابووین وەکو لەسەر ستێژ من وتم ئێمە برابووین ئێستا پڕ بە دڵ ناڕەحەتم بە گیانی دایکم ینی کە خەڵازەوە دایکم بۆ من زۆر گەورەیە ناتوانم ینی خۆشحاڵ بم کە دەرچوومە هیوام وە ئەو بران هەر برا بمێنەوە بۆم لە قۆناغی زۆر گەورەتر لێرە بیان بینم بەو قاتە کوردیە جوانەوە هاتووی خۆت ئامادە کردبوو دەرچووی؟ ناوەڵڵا ناوەڵڵا هەست چۆنەکە دەرنەچووی؟ وەڵی هەستم ناخۆشە بەڵام هەستشم خۆشە کە بەشداریم کردووە یعنی وە تێستێک بوو لە ژیانم زۆر گرنگە ئەویان کرد تۆ هەست بە خۆشی بکەی کە ئەمە کۆتایی ڕێگاکە نییە بەردەوامیش دەبم بەردەوام دەبین وڵی وەکو کاگاری وتی هەستمان ناخۆشە بەس لە هەمان کاتدا هاوڕێکمان دەرچ لەناو ئێمە و هیوای سەرکەوتنی زیاتری بۆ دەخوازین تۆ بەردەوامە بیت دەمەوە هیوادارم ئینشاڵڵا چۆنی تۆ چاوت ماز دەکەم بەڕێزی عەزیز و خۆشەویستی لە پرۆڤەکاندا تۆم بینی زۆر ماندوو بووی ئەمڕۆ چۆن بووی ئەمڕۆژ ماندوو بووی بەخوای باش من نەخوای بە زیادی بەس بڕیاری لیژنەر شەرتە زۆر سپاس ئێستا تۆ سەر نەکەوتی بۆ قۆناغی داهاتۆ بەردەوام دەبیت ئینشاڵڵا
شروع عندك انسراواي جماعة أو سرپرایزە چی بوو؟ بەدڵتان بوو؟ زۆر خوا منیش زۆرم بەدڵ من هەلێرەوە شۆک بووم بەحساب خەڵک ئێستا خەڵک وازانێ ئەگەم لە هەموویەتی وەڵام منیش شۆک بووم سرپرایز چاوەڕێتە کرد؟ ناوەڵا چاوەڕێتە کرد چەند کەس دەرچێت؟ والله چاوەڕێمە کرد 2 نەفەر دەچێتن بەڵێ باوەڕ دوا بوو کە تۆ یەکێک لەو 2 نەفەرە بیت؟ ئەکید باوەڕم بەخۆم هەبوو بێگومان وتیان تۆنی لە خۆی لە دەنگی خۆت بەرزتر بووە ڕاستە تۆنەکە نازانم بەڵام خۆم نەخۆشم بۆیە نەمئەتوانەوەی دەردەنگم بەرزکەمەوە بەڵێ بێگومان گرنگەوەیە دەرچووی پیرۆزە و ئەدبینم لە قۆناغی سێم نازانم چیتان پێ بڵم من دڵم لە ئێوە خۆشترا زۆر سپاس وڵی زۆر زۆر خۆشە چاوەڕێتە کرد کە دەرچی لەم قۆناغە؟ ئەکید بەڵێ ئەرمەی تۆ چاوەڕێت؟ بێگومان چکم باوەڕی بخۆ سەرکەوتوبی چاوەڕێتە کرد چەند کەس دەرچن لە قۆناغە؟ خودی من خۆ چاوەڕێت کرد کە 2 نەفەر هەتا 3 نەفەرە بەس بڕاستیا سپاسداری مامۆستامە بۆ سپڕایزە مەزن کۆمەدا و دەنگی مە بدل بێ ئەمە لێرەوە چاوەڕ ماچیت کەین و دەستخۆشی لێتیان اینجا تۆ لە ژوورەوە بووی لە دەرەوە بوو بە هەرا لە دەرەوە ئاگاو لێ نەبووتی ڕوویە سپاسیان گوت کەم ئەم هەنگۆ جوانین من چاوەڕێ بووم تۆ دەرچی ڕاست سپاس دەکەم زۆر سپاس ینی لە بەروی دەنگی تۆم زۆر گوێ لێ بووە گۆرانی تۆم زۆر گوێ لێ بوو کە پرۆڤەتە کرد لە بەرەوە هەر لە خۆمە چاوەڕێمە کرد دەرچی بەڵام ئەوە هەمووی پێکەوە چاوەڕێم والله بەڕاستی ئەوەی کە ئەم شەو بینیم زۆر دڵم پێی خۆش بوو سەرەتا کە یەکەم جار من دەرچووم هەستێکی خۆشم هەبوو بەڵام باسی هەستە خۆشەکە نەکەم ئەوەی کە ناخۆش بوو لەگەڵ ئەو گروپە بەڕێزەوەک و خانەوادەیەکمان لێ هاتبوو بەڕاستی کە ئەو کۆتا بڕیارەیاندا بەڕاستی دەستیان خۆش بێت بەڕاستی دڵم خۆشە ئێستا زۆر لە بۆ ئەوەی کە هاوڕەکانیشم بەیەکەوە دەرچوین هەستێکی زۆر جیاوازم هەیە بەڕاستی سەرکەوتوبی بتبینم لە قۆناغی سێم زۆر سپاس والله ئینشاءالله بابزانین پرۆگرامەکانمان چۆنن هەوڵی تەواو دەدەین باش خۆمان ئامادە بکەین شتێکی باش پێشکەش بکەین لەبەر ئەوەی بەڕاستی کە ئەو مامۆستایە بەڕێزانە ئێمەیان هەڵبژاردووە هەمویان ینی ئەو مامۆستایانن کە دەرباز بوون لەیان بەڕاستی قورسە کە ئێمە لەو قۆناغە دەرباز بوون بەدڵنیاوە دەبێت زۆر خۆمان ماندوو بکەین ئەوەی تریش لە دەستی خوای گەورەیە ئینشاءالله پاڵپشتمان بێت سەرکەوتوبی و ئەتبینم لە قۆناغی سێم ڕاوەڕێم سپاس هێشتا بە کەسنەوە یەکەم کەس منم وانە بەڵێ پێم خۆشە هەستت چۆن بوو کە هەمووی دەرچوو والله هەستێکی زۆر خۆش بوو یعنی کۆ بێ هەن فەرق و جدای ینی ناو بەینا کەسدا نەبوو خڕڤێک ڕادەرچوون و گروپامە تقریبا زۆر بقوات بوو باشاکە دەرنەچوو دەست چی تەکریانی والله ئێستا شینە و ڕۆڕۆ بوو نا ڕاستەکەی ناحەقەنێ چکە گروپیەوە بەڕاستی هەمووی دەنگتان خۆش سێم سەرکەوتوبی وڵی تەسەوڕمە کرد تۆش دەرچی ینی کە بینیم لە دوا ماوەیتەوە و نازام دەرەچێ دەرناچێ بەزە و دەنگی خۆش بوو زۆر سپاس خۆ هەستی چۆن والله من هەروە باوەڕم بەخوا بوو کە دەربچم بەڕاستی ئەیکە لەسەر ستەیج بووینەوەکانیان نەخێنەوە وتت دەرچوم یاوتت دەرنەچوم تەواو والله من هەر زۆر باوەڕم هەبوو بەخۆمە بوو دەربچم بەس دڵم تەنگ بوو گوتم ئەو 2 نەفەرە دەرچوو من و کاکە دریز باس گوتم ئەو جەماعەتە بەس ئاخیر سوپرایزە چیاندانی مامۆستا عەبدولقەهار بەجددی دڵمان گەلە خۆش بوو هەر زۆریش سەرکەوتوو بن بتبینم لە قۆناغی ئینشاءالله خۆم خۆماینەوە مامۆستا تۆی زۆر خۆشە نزاوڵە دوژێ ئەساسێتە خۆشە بۆ گۆرانیە منیش گەم لەو بۆ وای ودوێنە قەدیم ژە هەرا بگوانی قۆناغە یەکیش هەر هەڵ گوت ئەساسێتە زۆر باشترە ئەدی ئەو گۆرانیاژی بڕێک زەحمەت بوو کۆ بچم ئەساس زۆرتر ینی ئەساسێکە زۆرتر بێژم زۆر زەحمەتتر بوو بەس الحەمدلله شکر دەکات تۆ زێلەوە ئەحساسەمە بشامە بە گۆرانەکە نه دێم هەن ماندی بوومە وڵا ناو خودێ ئێستا ناتوانین گۆرانی ناوڵە قەی ناکە لە قۆناغی سێم واز لێ نایەنم چۆن زۆر ماندی بوون بڕاستی زۆر ماندی بوون بڕێک چۆن بەرز بوو لۆمە بەرز بوو بەرە هەندێ زۆر ماندی بوون حتا الحەمدلله دەرچوونە دیار قۆناغەکەش هەستی چی بوو کە سەرپرایزێکی وا هات هەمووتان دەرباز بن بۆ قۆناغی سێم من بخۆ دەگوت نەفەرێکە 2 نەفەر نەهایەتەن بچن ئەو سوپرایزەکە زۆر مازم بەانێ حتا نەهۆمە نەدیتە بچوو پرۆگرامەدا تۆ چەندەم کەس بووی دەرچووی سێبوومین کە تۆ دەرچووی وتیتر تەواو کەسی تر دەناچێت هیچ دیار نەبوو ئەرە وەڵام ناچاوڕێ نەفەرێکە دیبووم چۆن مامۆستا دیار بووە دەنگێکە دیدن مزانی نەفەرێکە دیدێت بەس سوپرایزێک و هەر هەفت نەفەر بچن ناوڵە ئەرە وڵە سەرکەوتوبی هیوادارم قۆناغی سێم باشتر بتبی زۆمانۆ سپاس